بەراورد با ساڵی ڕابردوو ئاڵوگۆڕی بازرگانی و هاتنی گەشتیار لە مەرزی نێودەوڵەتی حاجی ئۆمەران لەگەڵ مەرزی تەمەرچین کەمی کردووە کە هۆکاری سەرەکی کەمبوونەوەی ئاڵوگۆڕی بازرگانی ئەو قەیرانە داراییەیە کە چەند ساڵێکە هەرێمی کوردستانی گرتوتەوە و بەرپرسانی پارتە دەسەڵاتدارەکان دەستەوەستان لە ئاستیدا ماونەتەوە. بەپێی زانیاریەکانی پەیام ساڵی ڕابردوو 1,497,988 تۆن کاڵا لە مەرزی حاجی ئۆمەرانەوە ئاڵوگۆڕ کراوە. لەو بەڕەش تەنیا نزیکەی 47 تۆن کاڵا هەناردەی ئێران کراوە کە ئەوەش هێمایە بۆ داڕوخانی ژێرخانی ئابووری هەرێمی کوردستان. بازرگانیەوە خۆی گشتی ئەو کەلوپەلانەی کە لە دەواازەی نێودەوڵەتی حاجی ئۆمەران هاوردە و هەناردە کراوە 1,497,988 تۆن بووە. لەو ڕێژەی هاوردە 1,451,312 تۆن بووە. لە ڕووی هەناردەشەوە 46,675 تۆن بووە. ئەگەر بەراوردێک بکەن لەگەڵ ساڵی ڕابردوو دەتوانین بڵێن لە ساڵی 2016 ڕێژەکەی کەم بوویتەوە بە تۆن 107,570 تۆن کەم بووە بە ڕێژەی 7% هاوردە کەم بووە لە دەواازەی نێودەوڵەتی حاجی ئۆمەران. شۆفێرانی هێڵی مەرزی حاجی ئۆمەران یەکێکن لەو توێژانەی لە کەمبوونەوەی ئاستی ئاڵوگۆڕی بازرگانی مەرزەکە زیانیان پێگەیشتووە. ئێمە وەکو هێڵی تەکسی حاجی ئۆمەران هەرێمی کوردستان گەشتیار ئەو ساڵ زۆر کەم بووە بەهۆی ئەو 25,000 دینارەی کە لیان وەرەگرێ. دووەم بەهۆی ئەو موشایانەی کە دێن لە ئێرانەوە نەفەری مەیان نێشتووە زۆر کەمیان کردووە. قەیرانی دارایی تەسیری کردە ئەو مەرزەش هەموو مەرزەکانی هەرێمی کوردستانیش لێرەش بازرگانی زەعیف بووە لاواز بە لەگە ساڵانی ڕابردوو هەتا کرێەکەی ئێمەش کەمی کردووە یعنی هەموو شتەکان کەمی لە کورتەیدایە زاران ێستا ئێمە 100 ترێلە 200 ترێلە باری بارەکرد ئێستا 40 ترێلە 80 ترێلە ئەو پەڕیەکە بار هەبی. هەرێمی کوردستان بەراورد با ساڵانی 2011 تا 2013 پاشەکشەیەکی گەورەی ئابووری کردووە و پێشبینیش دەکرێت ساڵی 2017 ساڵێکی سەختتر بێ بۆ هاوڵاتیان. ئەوەش دەرەنجامی ئەو گەندەڵی و بەتاڵانبرنەی داهاتی وڵاتە لەلایەن ژمارەیەک بەرپرسی دەسەڵاتدارەوە. کەمبوونەوەی ئاستی ئاڵوگۆڕی بازرگانی خاڵاسنووریەکانیش نمونەیەکی گەورەی ئەو پاشەکشێ ئابووریەیە. بەراورد بە ساڵی ڕابردوو هاتنی گەشتیار و جموجۆڵی بازرگانی لە مەرزی نێودەوڵەتی حاجی ئۆمەران کەمی کردووە. بازرگانانی شۆکارەکەی دەگەڕێنەوە بۆ بوونی قەیرانی دارایی لە هەرێمی کوردستان. ئازاد ئۆمەراوی کەناڵی ئاسمانی پەیام مەرزی نێودەوڵەتی حاجی ئۆمەران.